کۆی بندکراوانی هاتوو بۆ ناو چاکسازەکان 7378 کەس بووە، کۆی ئازادبوون 6529 کەس بووە. ئەو خوێندکارانی کە لە ناو چاکسازەکان ئێستا بۆ ئەم ساڵی خوێندن کە بەردەوام لە خوێندن 402 کەسە. خزمەتگوزاری تەندروستی کە لە ماوەی ئەم ساڵەیە پێشکەش کراوە 54331 جار سەردانی بنکە تەندروستەکانی ناو چاکسازەکان کراوە. 62252 کەس سەردانی کتێبخانەی گشتی کردووە لە ناو چاکسازەکان. کۆی ئەو کەسانی ئەو سزادراوانی کە کاریان کردووە 599 کەس بووە لە ناو چاکسازەکان. ئەو کەسانی کە لە ماوەی ساڵی ڕابردوودا چوونەتە ماڵەوە بە ئیجازەی منزل بە ئیجازە ڕۆشتون هاتوونەتە بە کەفالەی زامنە 287 کەس بوونە. ژوانگەی خێزانی خلوەی شەرعی 5716 کەس بووە کە خێزانەکان یەکتریان بینیوە لە ناو چاکسازەکان. 1171 کەسمان ئازاد کردو بە مەرج لە کۆی چاکسازەکان هەرێمی کوردستان. کۆی ئاماری هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ناو چاکسازەکان 5407 کەسە. سەبارەت بۆ بابەتە قەڵباڵغی ناو چاکسازەکان فعلا قەڵباڵغی ناو چاکسازەکان هەیە و ئێمە پلانمان هەیە بۆی ئەو بابەتە کەم بکەینەوە. پلانی ساڵی ڕابردوومان کارمان لەسەر عەفو عام کردبوو، یاسای لێبوردنی گشتی و یاساکە بە سوپاسەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لیژنەی پێکێنا کە ئێمە ئەندام بووین لە لیژنەکە و کارمان لەسەر کە پرۆژە یاساکە گەیشتە پەرلەمان. ئەو بابەتە کۆتایی پێیا لە بەروی پەرلەمان هەڵوەشایەوە و بۆیە ئێستا پرۆژە یاساکە لە پەرلەمانی ئینشەڵا لە خولی داهاتووە لەم ساڵە لە دوای هەڵبژاردنەوە جێبەجێکردن. ڕێژەی تاوانەکان لە هەرێمی کوردستان بە گشتی لە زیادبوونایە بە تایبەتی مادەی هۆشبەر و بە تایبەتی لە هەولێر ڕێژەی تاوانەکان بە تایبەتی ژنان و مناڵان لە زیادبوونایە زیادی کردووە.